بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی تەندروستی لە هەر کوێک کە هەن ئەم کاتتانە باش. هیوادارم کە بینەری بەرنامەی ئەم جارەی تەندروستیش بن. بینەرانی خۆشەویست ئەگەر ئاگادار بن ئاخرین بەرنامە کە یعنی بەرنامێکی پێش ئەم بەرناممانە تایبەت بوو بۆ وەزعیەتەی کە هەیە، ئەو وەزعیەتە شەڕە کە چۆنیەتی خۆپاراستن لە کاتی شەڕە. دیارە ئەمە درێژەی هەر ئەو بەرنمەیەسە یا بەشی دوومەکەیە. بەشی یەکەمەکە زۆرتر ئێمە فکوس یا تەرکیزمان کردە سەر ئەوەی کە بەشە ڕەوانیەکەی ئەو حاڵەتگەر عەسەبیە کە ئەتوانێت دەست بدات یا ئەو فوبیا یا حاڵەتگەرێک کە ساڵیانی دوای شەڕ تێتە پێشەوە ئەبێت چی بکەین کە خۆپاراستن بکرێ، بەتایبەت خۆپاراستنەکەیش تایبەتمان کردو بۆ مناڵان زۆرتر دیارە بۆ تو تەمەنەکان بۆ ئەم بۆ لاوان هەم بۆ گەورە ساڵان و ئەوانەی وا بە ساڵا چوون. زۆرتر وتمان لەبار حاڵەتی ڕەوانیەکە و بوو کە ئێمە قسەمان کرد. من ئەگەر خولاسەوار جارێکی تریش ئشارەی پێ بکەم بەتایبەت بۆ منداڵان ئەوەیە کە سعی بکرێت تاو جێگەیەکە هەوڵ بدرگێکە لە ئەخبارەکانی شەڕ دوور بن، یا ئەگەر قسە و باسێک لەسەر ئەو وەزعیەتە شەڕە ئەکرێت ئەوان سەرگەرمی کایە و یاری خۆیان بن لە شوێنێکی ترە. هەر بۆ گەورە ساڵانیش وتمان ئەوەی کە مدام بە دووادا چوونکەن ئەخبارەکان خوێن ئەتوانێت ئەو حاڵەت گەرد ماندوویەتیە خەویان لێ بشێنێت یان اختلالگەری لە خەویانە دروستکە، ئەوانە ئەتوانێت مشکل ساز بێت چە لەو کاتە چە بۆ کاتانی دوایی. بۆیە ئەوەیشە وتمان کە حتممە بەرنامە ڕێزیکیان بێت لە ناو ڕۆژە بەرنامە مەعموڵیەکانیان فەراموش نەکەن. بۆ نمونە ئەگەر بیادەڕەویکیان هەیە، ئەگەر متاڵعەیەکیان هەیە، ئەوانە ئەتوانن کە زەینیان یانێ فکریان کەمێ منحرفکەن لەو ئەخبار و حەوادسەی کە هەیە، چونکمان تەئسیراتی منفی هەست هەم لەسەر ئێنەرژی ئەو کەسێتر هەست بە ماندوویەتیەکە باوجودەوە کە ئەگەریش نەڕواتە سەرکار یا ئەوەی کە ڕیتم و تەنزیماتی خەوەکەی ئەشێگێت، ئەوانە ئەتوانێت دەور و کاریگەری خۆی دابنێت. لە درێژەی بەرنامەی ئەو جارەمان کە هەر خۆپاراستن لە کاتی شەڕە بوو، ئێمە ئەم بەرنامە زۆرتر لەسەر حاڵەتە فیزیکیەکان ئەو حاڵەتگەرە کە ئەتوانێت لەسەر لەش و جسم ڕووبدات بەرنامەکەمان دیاری کردووە و چەند بەشیشمان کردووەتەوە. ئەو بەشانەی کە لازمن تقریبان وەکو دەفتەرچەگەرێکی ئیستراری بەهۆی ئەوەی کە بەداخەوە بە ئەزمونگەرێکە لە شەڕگەر لە شوێنگەر جۆرە جۆرە کۆیان کردووەتەوە، ئەوە تەنزیم کراوە. معموڵەن ئەگەر حاڵەتێکی ئیستراری بێتە بەرەو یانێک وەزعیەتێکی تایبەت بێتە پێشەوە، ئەگەر کەس نەبوو ئەو کەسە خۆی یەکەم کەسە یانێک فریاگوزارە یەکەمەکە ئەو کەسە خۆی یانێ ئەبێ خۆی هەوڵ بدات کە فریاگوزاریە خێراکان یا ئەوەی کە ئەڵێن کومەکایە ئەوەڵیە بۆ خۆی ئەنجامی بدات. ئەگەریش خۆ حاڵەتەکە زۆر خەتەرناکتر بوو، ئەو توانی ئەگەر جەمعی بوو ئەتوانێت یارمەتی کەسانێکی تر بدات، ئەوە حاڵەت گەرسە. بەڵام ئەو خۆپاراستنە کە زۆرتر وتمان حاڵەتگەرێکی فیزیکیە ئەبێت چی بێت؟ یەکەم شت ئەبێت کە ئامادەگی بێت، یانە ئامادەگیەکە ئەوەیە کە بەرق قەتە بێت، ئاو نییە، یا ئەگەر ئاو لە کیشیە یا هەر منبعێکی ئاوە ئەوە ئەتوانێت تووشی خەلەل بێت. تەلەفۆنە ئینترنێتە یا ئەو وەسایلگەر ارتباط جەمعیەسە، ئەوەیە کە ئەمانە هەر کامەی ئەتوانێت قەت بێت بۆ قەتبوونەکەی. بۆ نمونە بۆ ئەگەر بەرق نەما لە تاریکیە ئەبێت چی بکەیت؟ دیارە ئەبێت لە وەکو وەسایلێکی وەکو چراقووە کەڵک وەربگریت. یەکەم مەسئلە معموڵەن ئەوەیە کە ئەڵێن کە ئەو وەسایلەی کە من بە تەرتیب تێمە خوارەوە ناویانەوەم ئەوەسە کە ئەڵێن کە تقریبان بۆ 3 ڕۆژ ئەبێت ئامادە بێت، یانێ ئەو ئامادە بوونە بۆ 3 ڕۆژە. یەکەم شت کە ئەسڵی ترینیشە ئاوە، ئەو ئاوەی کە بۆ خواردنە، ئاوی خواردن
وەکو سەرەتایی ترین شت کە ئەبێ ڕەچاو کرێت وە ئەڵێم کە ئەبێت بۆ نمونە ئەگەر 4 نەفەر هانە ماڵێکە بۆ هەر چوارەکە زەخیرە بکرێ بۆ 3 ڕۆژیش معموڵەن ئەو میزانەی کە یەک نەفەر لازمیە ئاوێکی کە ئاوی خواردن لە شەو ڕۆژێکە 3 لیترە یعنی بۆ حساوە ئێمە ئەبێت لە بیری ئەوە بین کە بۆ 4 نەفەر ئەکاتە 12 لیتر تقریبا 40-50 لیتر بۆ 3 ڕۆژیان لە ناو ماڵەکە بێت بەهۆی ئەوەی کە فەرهەنگەر خۆراکی کولتورگەر خۆراکی جۆرا و جۆرە معموڵەن ئەبێ ئاوێکی پاک و خاوێنیش هەر زەخیرە بکرێت کە بۆ دروستکردنی چێشت و چێشلێنان بۆ ئەوشە استفادێ لێ بکرێت بۆیە یەکەم شت کە زۆر مهمە ئەو ئاوەسە یەکەم بۆ ڕەفعی تینوێتی ئەو کەسانە کە ئەگەر لە حاڵەتێکی ئاوە قرار بگرن کە تووشی بێئاوی نەبن و دوومیشی بۆ ئەو خوارد و خۆراکەسە دیارە جیا لە مەسئلەی ئاو بۆ خواردن معموڵەن ئەو پێشنیارگەرا کردێت کە لە ئەو شتانێک کە وشکە ئەتانی زەخیرەیەکەی بۆ نمونە بیسکویت ئەوە ئەتوانێت وەکو زەخیرە لە ماڵەدا بنرگێت ماکارونی ئەوانەی کە وشکە یا هەر شتێک تا ئەو ئەنازێشە کە وتویانە کە حتا ئەگەر تەنانەت نانێکیشکە بۆ ئەوە خراپ نەبێت ڕقە و کردێتەوە ئەو نانە ئەو نانە ڕقات یانێ ئەتوانێت وەکو زەخیرەگەر غەزایی هەمیشە لەبەردەسە بن باتریە کە باتریشک و چراقوە یەکێک لەو وسایلەسە بە هەر هۆی کەواتر شەڕم معموڵەن وا پێشتێت کەس نازانێت کام شوێنە لەکوێنە بەرەکەوێت ئەوەیە ئەگەر مەسئلێک بێتە پێشەوە بەردرگایکدا بخرگێت یا ئەوە ئەو چراقۆ باتریە ئەتوانێت یارمەتی دەربێت ئەوەی بۆ زەخیرە ئاوەکە شارەمان کرد کە هەر نەفرێک ئەتوانێت 3 لیتر بۆ شەو ڕۆژێکی لە نەزەرە بگیرگێت ئەوەی کە وتمان بۆ خواردنی خۆراکیش معموڵەن بۆ خانوادەی 4-5 نەفرە هەرەونە لە بین 7-10 لیتر ئاوە بۆ چێشلێنان ئەوە خۆی زەروری ئەبینێتەوە حاڵەتگەری تێتە پێشەوە کە ئەو کەسانە مەجبورن بتانن سەریع دەستڕەسیان بە بازێ مەوادێک بێت بە بازێ دەرمانگەرێک بێت بۆیە حتمەنە کارتۆنێک یا کیسەیەک دەسەچینەیەک حتمەنە بەلای دەستانەوە بێ هەمیشە ئەو دەرمانگەرەی کە لازمە بوون نمونە دەرمانی تا دەرمانی سەرێشە موسەکنەکان یا کەسانی کە دەرمانگەری تایبەتیان نەزەوانەوە نەخۆشیگەرێکی دڵ و گورچیلە و بڵین نەخۆشیگەر مزمن یا درێژخایەنیان هەیە ئەوە ئەبێت حتمەنە ئەو دەرمانگەرە لە خۆیان گیانەکەنەوە هەمیشە لە تەنیشتی دەستیانەوە بێت بۆ ئەو جعبەیە کە ئەتوانن وتمان ئامادەیکەن جیا لەوەی کە دەرمانگەرێکە بۆ تاو لەرز و موسەکنە ئەتوانن دەرمانگەرێکیش ئەگەر هەیەە لە ماڵە بۆ حساسیت یا ئالێرژی لەوانیشە ئستفادەکەن وەسایلگەرێکی زەروری وەکو چەسب باند هەر مەسئلەی کە مەوادی زدەعفونی کە بۆ پانسمانگەر ئەتوانێت استفادە بکرێت ئەوانیش ئەتوانێت بەهۆی ئەو چەندێ زرفەتی بێت جێب بکرێتەوە لە ناو ئەو کیسە یا ئەو کارتۆنە یا ئەو جعبەی کومەگەر ئەوەڵیە معموڵەن ئەڵێن کە دەرمانگەرێکی تریش بە هۆی ئەوە کە ئەگەر گەرما بێت دەرمانی زدە ئیسهاڵی یعنی ئەو دەرمانگەرێکە دژی سکچوونن ئەوانیشە ئەبێت لە دەستڕەسە بێت یانە لەناو ئەو کیسەگەرە بێت بۆیە ئەوەی حتممەە ئەو کەسانێک کە تاکی دەکەینەوە نەخۆشیگەرێکی درێژخایەنیان هەیە دەرمانەکانیان معموڵەن ها لە یەک شوێنە ئەو دەرمانگەرە لای خۆیانەوە بێت یانە لە نزیکی خۆیانەوە بێت حتمما جەم و جۆریش بکراوێت یانە ئەوە نەبێت کە ئەگەر حاڵەتێک بوو مەجبور بوون ئەو شوێنە بەجێ بێڵن دەرمانەکان هەر دانێکی لە گۆشەیەکەوە بێت یان نەدۆزرێتەوە بۆیە ئەوە باشترەوەسەکە خۆی دەسەبەنی کات جەمبەنی کاتەوە لای خۆی دای بنێت معموڵەن بۆ ئەو کیسەگەر ئستراریە لە ئەو بەشەیە کە بە تەندروستی هەڵەگەڕێتەوە
ئەو ئامراز و وەسایل و مەوادەی جیا لە دەرمانەکان کە ئەتانن ئستفادە لێکەن. من هەرچەند بەرنامەکەمان بەرنامەیەکی تەندروستیە، بەڵام من هەر شارێکی پێکەم چون لە دەفتەرچەگەرێکی بێت تەندروستیە کە لە شوێنگەرێکی جۆراوجۆرە بەهۆی شەڕگەرێکی جۆراوجۆر بە شەرایەتێکی تایبەت ئەو بەشەو جەمەکراوەتەوە نووسراوە. ئەو کیسەگەرەی کە بازمەتانین وەکو کیسە ئەوەیە کە ئەو مەدارەگەی هویەتی و شناسایی وەکو شناسنامە یا کارت ملی حتممە ئەوانە لە ناو کیسەیەکە بێت. بەنیازگەر کە ئەو ڕەفعی نیازگەرە لە دەرەوە کارتە یا وەشکەر ماڵی پوڵیە ئەوانە ئەبێت هەر جەمە و کردێتەوە. ئەگەر لیباسە کەوشە بەپێی ئەو فەسڵ و وەرزەی کە هەیە، ئەگەر بۆ نمونە ئەگەر کاتی سەرمایە جلی گەرم ئەبێت کۆ کردێتەوە لە کیسەگەرێکی ئامادە بێت. چراقوەز کە ئشارەمان پێ کرد، ئاو غەزایش کە ئەوە لەو شوێنمانەوەسە کە ئەوانشمان بێ ئشارە کرد و ئەو وەسایل لە بێداشتیە کە وتمان وەسایلگەرێکی بۆ پانسمانە یا بۆ برینەکانە. چراقوە و وەسایلێکی وەک چەقۆگەرێکە بۆ سەحرا بەستمەوەسە وەکو چەندکارن ئەوانیشە ئەتوانێت کەڵکیان لێ وەربگیرێت. حاڵەتگەرێکی ئیستراریتر کە لە شەڕەکانە تێت پێشەوە و ئەوە کە جەمبەندێکی کولی هەست، یەکێکی ئەوەیە کە حتممە لە کاتی هەر ڕووداوێکە یا ئەوەی کە مەترسی هەیە خەتەر هەیە لە شیشەی پەنجەرەکان درگا و پەنجەرە لەوانە ئەو کەسانە دوورۆکەونەوە لە شوێنگەرێکە پەنا بگرن کە دیوار بێت بە ستونگەرێکی قایمترەوە بێت، ئەوانە ئەتوانێت گیانیان بپارێزێت تووشی سەردەمەگەرێ وەک بڕینی گۆشت و پێست نەبن بەهۆی ئەو شیشە و داڕمانە. بۆیە ئەوەیە کە حتممە یەکێک لە تەوسیەکان مەسەکە حتممە لە درگا و پەنجەرە دوورۆکەونەوە و ئەو درگا و شیشەکانی درگا و پەنجەرەکانیش چەسبکاری کردێت کە بە شێوەگەرێک کە هەیە زەرودەری بە ئیزافە ئەوانە بۆ ئەوەی کە ریسکی خەتەرەکە بێتە خوارەوە. حاڵەتگەرێکی وا هەیە کە تۆ هەمیشە لە ماڵە نیت هایتە دەرەوە بەهۆی هەر مەترسیکەوە، باشتر ئەوەیە کە بەدەمەوە لەسەر ئەرزڕاب کێشی وە سەری خۆت یانێ کلەی خۆت محافزت لێکەی. معموڵەن ئەو دوو دەسە پەنجا کردێت و لە پشتی سەردا ئەنرگێت بە تایبەت لەو بەشەی کە بەشی مۆرەکانی ملە ئەوە ئەو حاڵەتەسە. ئەگەر هەستان کرد کە خەتەرەکە تواو بووگە زوو لەو حاڵەتە مێنە دەرەوە، هەر بۆ حاڵەتە بە چەند دقیقەیتە 2 تا 3 دقیقەی تر هەر بۆ حاڵەتە بمێنەوە یانێ بەدەم و پاڵکەون و سەر یا کاسە سەری خۆتان محافزەتی لێکەن. معموڵەن یەکێک لەو شتانێکە هەیە ڕوندانیشن لە پشتی ماشین و چت کە پارک کراوە بە حاڵەتێکی ئەوەی کاڵێن نیوە دانیشتن ئەوە یەکێک لە خەتەراتەکانە. حتممە لە ماشینەکانێک ئەو ماشینانێکە پارک کراون لە نزیک ئەوانەوە نابێت پەنا بگیرگێت. ئەوە شێکە وتمان وەکو وەزعیەتەکە چەند دقیقەی کە بمێنەوە لە وەزعیەتە کە درێژیان کێشاوە لەسەر ئەرز و حفاظت دەکەن لە سەری خۆی ئەو کەسە تا وەزعیەتەکە ستیبڵە بۆ یانە ئارامە بۆ هەڵگەڕاوە بۆ وەزعیەتە. دیارە بەرنامەگەرێکی پێشتریش بووگەن من شارەیەکی کورتیان پێەکەم لە شکاویە. ئێمە معموڵەن شتێکەیە کە ئەگەر شکستگیک بێت لە دەسە لە قاچە ئەوەیە کە ئەبێت ئاتل بگیرگێ. ئاتلیش بۆ ئەوەسە کە هەم عارزەکە زۆرتر نەبێتەوە، ئەگەر ئەو ئێسکە شکاوە بتوانێت کۆنتترۆل کردێ بوەسکێ فیکس بکردێ حرەکەتی نەوێت بۆ ئەوەی کە ئەگەر جوڵەکەی زۆرترە و بێتەوە ئەتوانێت ئاسیبەکانی زۆرترۆ کاتەوە ئەعسابێکە هەیە و ئەعسابە تووشی مشکل کات. بۆیە لە هەر وەسیلەی کە ئەتوانین کەڵکی لێ وەربگرین وەکو چێو وەکو تەختە لە حاڵەتگەرێکیشە بە پێی شەرایەتێکە هەیە وەکو دەفتەرچەگەرێکی چکۆلە وەێ دەفتەرچەگەر ئەوە دەفتەرچە جڵگەرێکی محکەمی هەیە. خولاسە یا کارتۆنگەرێکە محکەمن چەند لایەن ئەوانە ئەتوانی وەکو
ئاتل ئێمە ئستفادەی لێ بکەین. هەروەکە لەم نمونەیشە هاوڕێ هاوکارم نیشانتانیەدات چەند جۆرکە بۆ دەست و قاچ ئێمە نیشانمەنداوە ئەتوان ئستفادەی لێ بکەن. لە حاڵەتگەرێکی ئستراریە لەو فریاکەوتنە لە کومەگەر ئەوەڵیە معموڵەن هەناسەدانە، یعنی یەکەمین شتێک کە ئەگەر ئێوە یارمەتی دەربوون چون کەسێکتان بینیت ئەبێت ئیتمینانتان بێت کە ئەو کەسە ڕێگەی هەناسەدانی دەم و لوتی بازە، بۆیە ئەبێت ئەوەی شەر لە بەرچاوە بگرێت کە ئەوڵین حاڵەتێک بۆ یەک نەفەر ئەگەر کەس نەبوو یارمەتی بدات ئەو ئێوە چوونە سەری ئەوەیە کە بزانن ڕێگەی هەناسەدانی بازە، هەناسەی ئەگەر توانن باز و ئەگەر زوانی بۆ نمونە زوانی کەفتووە دووەوە بەرەناو چوو ئەبێ زوانی بە حاڵەتی تەبیعی هەڵگەڕگێتەوە بە یەک دەست لە ژێر مل ئەو یەک نەفەرە قەرار بگیرگێ بەرەو سەرەوە بترگێ بهێنرێت کە سەری ئەو کەسە بەرەو خوارەوە بێتەوە بۆ ئەو ڕێگەی هەناسەیە باز بێت. ئەوانە ئەو حاڵەت گەرەسەکە ئێمە ئەتوانین ئەگەر لە شرایەتێکە وەزعیەتەکە وایە پێش هات فریاگوزاریەکە ماوەیەکی پێچێت بتانین خۆمان ئەقدامی بۆ بکەین. بینەرانی خۆشەویست، ئەمە بابەتێ بوو کە بۆ بەرنامەی ئەم جارەمان ئامادەکردو بوو. هیوادارم کە جێگەی ڕزایەتتان بێەوە، هیوادارم کە شرایەتێکی وا نەیدە بەرەوە کە پێویست بێت ئەو حاڵەتانە ئەنجام بدرگێت. من مەطلبێکیشم هەر بینی ئەوەیشە چۆن ئەتوانین لە وەزعیەتگەرێکە بێت حاڵەتێکی ئەوە نییە کە شتێکی تازە بێت، دانێت لە مەقالاتێکی ئەلمیە بوو لەسەر فشارخۆین نووسرا بوو. فشارخۆین ئەوەزەیسە ئەتوانێت ئەو کەسانەی کە فشارخۆینیان هەیە خۆیان کۆنتترۆلی کەن لە ماڵە دیار ئەویش باتریەوێت حتممەە وەزعیەتی ئەوەی کە زەخیرەی باتری بۆ ئەو دەستگاگەرە لە نەزەرە بگرن لە شەو ڕۆژێکە دوودەها هەم بەیانیان هەم ئێوارەوانەی کە کۆنتترۆلی فشارخۆینیان لەسە و کۆنتترۆل فشارخۆێنە ئەنجام بدەن. دیارە کەسانێکە ئەچن بۆ لای دوکتەر ئەگەر فشارەکەیان چواردە یانێ ئەوەی کە ها لەسەر چواردەی 140 بێژین دروستەکەی خوارەوەکەی نۆ یان نەوە بێت، ئەوەیە کەتر ئەڵێن هەبێ کۆنتترۆلی مداومیان بێت لەسەر فشار خوێنیانە، ئەوەیە کە حتممەە ئەو کەسانێک کە فشار خوێنیان هەیە ئەو کۆنتترۆڵە یان ئەوەی کە بەیانیان و ئێواران خۆیان کۆنتترۆلی فشار خوێنەکەی خۆیان کەن ئەنجام بدەن. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان. هیوادارم کە جێگەی ڕەزامەندیتان بوێت. جارێکی ئەڵێمەوە کە هیوادارم ئێمە مەجبور نەوین لە بەرنامەکانی تەندروستیە بەهۆی ئاوە وەزعیەت و بارودۆخی کە تێدە پێشەوە شرایەتێکی وە بۆ بینەرانمان بێژین، بەڵام مەجبور بووین ئەم بەرنامێشمان هەر تەرخان کرد بە ئەو بابەتە کە خۆپاراستنە لە کاتی شەڕە. حتممەە هیوادارین کە بەرنامەکان ئەبینەوە سەر ڕەواڵە عادیەکەی ئەو تاقیقاتە تازە کە لە زمینەی پزیشکیە کراوە، ئەو پێشڕەفتگەر علمیە حتممەە ئاگادارتانەکەین و لە بەرنامەکانی داهاتوومانە. تا ئەو کاتە ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتی بۆ ئێوە ئاواتی خۆم و هاوکارانمە لە بەرنامەی تەندروستی بژین.